سڵاوتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ لەگەڵ ئەوەی بەڕێزان لە ئێستادا شەپۆلێکی بەفر و بارانبارین زۆربەی شار و شارچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە باس لە ڕووداوە سروشتەکان دەکەین و ئەرک و بەرپرسیاتی حکوومەتی هەرێم لە ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕووداوانە ئەمە لە کاتێکدا کە ماوەیەک بەر لە ئێستا بینیمان چەندیمێنێکمان بینی کە لافا و بەهۆی باران و یاخود بەهۆی بارانبارینەوە لە چەند ناوچەی هەرێمی کوردستان ڕوویدا لە گەرمیان لە هەولێر و بووە هۆی ئەوەی کە زیان بگەێنێ بە زۆرێک لە هاوڵاتیان لەو ناوچانە تا چەند حکوومەتی هەرێم لە ئێستادا ئامادەکاری و ئامادەسازی کردووە بۆ ڕووداوی سروشتی لە کاتێکدا کە هەندێک ڕخنەی ئەوە دەگرن کە حکوومەتی هەرێم زۆر جار ئامادەکاری نەکردووە و هیچ ئامادەسازیەکی نییە بۆ ئەو ڕووداوانە گەڕوو بدەن و وای لێ هاتووە لە ئێستادا بەڕێزان ئەگەر بێت و بارانێکی زۆر ببارێت هاوڵاتی ترسێکی هەیە لەوەی کە ئەو حاڵەتانە ئەو ڕووداوانە دووبارە ببنەوە و جۆرێک لە زیانگەیاندن بێ بۆیان بۆیە لە ئێستادا ئێوە دەتوان بە پێشنیاز و قسەکانتان پەیامەکانتان داواکاریەکانتان داخوازیەکانتان لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چی بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڕووداوانە و نەهێشتنی ئەم ڕووداوانە بە تایبەتی وەک باز دەکرێت لە زۆر لەو ناوچانەی کە ڕوودەدەن ئەو ناوچانە دەگرێتەوە یاخود ئەو گەڕەکانە ئەو شوێنانەی کە هەژارنشینن یان لە ڕووی خزمەتگوزاریەوە جۆرێک لە کەم و کوردیان تێدایە و بەتایبەتی ئەوانەی هەولێر و دەڤەری بادینان کە بینیمان زیانێکی زۆر گەێنرا بۆ ماڵانە وەک لە وێنەکاندا دەیان بینن بەڕێزان کە زۆرێک لە خێزانەکان لەو ناوچانە لە هەولێر ئەروەها لە دەڤەری گەرمیان زیانیان پێگەیشت و تا ئێستا ژمارەیەکی زۆریان پەیوەندیان کردووە بە کەناڵی NRT و باسییان لەوە کردووە کە تا ئێستا قەرەبوویەک نەکراونەتەوە لایەن حکوومەتی هەرێمەوە هەروەها لەلایەکی ترەوە ژمارەیەکی زۆر لە پەیوەندەکان کە بۆ NRT هات داوایان دەکرد کە ڕێگەچارێ بدرۆزێتەوە بۆ ڕێگەوبانەکان لە بەتایبەتی لە دەڤەری بادینان لە ئامێدی و هەندێک لە ناوچەکان باس لەوە دەکەن لە ئێستادا ڕێگە گیراوە لە هاوڵاتیان ئەو ڕێگەستەرەکیانەی کە بۆ هەندێک شار و شارچکە هەندێک لە گوندەکان دەڕوات ڕێگەکەیان لێ گیراوە داوا دەکەن کە حکوومەت ڕێگەچاری بدۆزێتەوە بۆ ڕێگەیانە و وەک یەکێک لە هاوڵاتیان پەیوەندی کرد ئاماژەی بۆدا کە ناکرێت لەگەڵ هەر باران و بەفربارینێکدا کە ڕوو بدات ئێمە دەبێت ڕوبەڕووی ئەم کێشانە ببینەوە بەڕێزان لە پەیوەندەکانتانە دەتوانن باس لەم تەوەرە بکەن کە تەوەری خۆتانە بەنامەی خۆتان هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕابطەی بنووس سەرنجەکانی خۆتان بنێرن یەکەم پەیوەندیمان لیزا لە سلێمانیەوە فەرموو لیزا خان سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس لیزا خان ئێوارەت باش کەرەمکە. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەین. بەڵێ بەڕای من کەشمان لەم حاڵەتانەیە کە زۆر شتێبڕوو هەیەت ڕووداوە سروشتیەکان یەکەم شت کە حکومەت دەیە کە ڕێگەچارە بدرێتە بوونی کەسانی شارەدار لە ڕێگەیاندنی هاوڵاتیانە یاخود ئەو ماڵانی کە ئاینە سیاسیە هاوکاریان بکەن و شوێنێک بکەنەوە بۆ کەسانی کە ماڵەکانیان ئای سیاسیان شوێنی نیشتەجێبوونیان نامێنێ وەکو چۆن ئەو کەسانی کە لای سووریا هاتوونەتە ئێرە شوێنێکی تایبەت بە ئەوان هەیە لێرەش بۆ کەسانێک کە لەم ماوەیە کە ئاوچێتە ماڵەکانیان شوێنێکی ئەوها تایبەتیان بۆ کرێتەوە ینی خەڵکی کوردستان بەیە خۆت لەلایەنی سەرۆکایەتی هەرێمەوە بێت یارمەتیان بدرێ ئەمە کارێکی زۆر باشە بێت وە لەلایەکی کەسەوە تاوەکو ئێستا لە هەرێمە ئەو ڕووداوانی کە ڕوئەیان زۆربی ئەو کاتانی کە لافاو هەڵئەستێ ئەتوانرێت لە زۆر شوێنە بەندە و دروست بکرێت بەڵام سەرکاری ئەم هەموو بارانبارینە ناتوانن ئەوان بەنداوێکی هەموو باش دروست بکەن ڕوبەروی کارە سروشتیەکان لە هەمبەر ئەوانەیە بەرگریەکی هەبێت بۆی کە ئەم ڕووداوانە دروست نەبێت بەداخەوە بەهۆی ئەم هەموو بارانەش کابارەی هێشتا نەبووە خۆکارە بۆی کە کارەبای وەتانیانی کارە نیشتیمانی لە کوردستانە باش بکرێت من خواهێرم بەندا دروست کرد لەبەری بەم بارانبارینە کە بەندا دروست کرا هەم سوودێکی زۆر ئەگیرێ بۆ وەکو سوودی گشتی بۆ کارەبایان باشتێکە هەم سوودی تایبەتی شێوێ بۆ ئەو کەسانی کە ئاوەجێتە ماڵەکەنە من نەلانیان لێستێت. بەڵێ لیزا خان سپاس بۆ پەیوەندەکەت کەنداڵ لە زاخۆوە سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس دەکەین کاکەنداڵ کەرەمکە. سپاس بۆ تۆش. بەڕاستی هەر مەکانت بینیم ڕێجا کازوورە بۆران بارینێ سەرانسەری کوردستانی هاتباری بۆیە ئەگەرێ تێکدانا ڕێکۆبانە و تێکدانا خانیا و ئەبەژی تشتێکی بێ ئادیە
ام حکمت کمتر خما بینید جی باری دا بس هندی هم داخلش حکمت که هندیشان هبن کار بینید بو آزاد کردن خلقی بو قرار کنن خلقی و کمت بینید ایرو که دیل اردن و عمان و افف لافاوه رابین ابد شتاکی سروشتی اکو ریدتو شو مثلا عادینین و داخلش حکمت کین هندیشان هبن کار بینید بو ساغلمتی ها هر باجره که آن کسی که بیتادی کردن دمه باش. سپاس بۆ پەیوەندەکەت بژار لە بەغداوە فەرموو کاک بژار. کاک بژار لە بەغداوە گەرگوێت لێمانە کاک بژار. بەڵێ دیارە پەیوەندەکەی لە ئێستادا ئەمەندە نیە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک چەند تێبینیەکمان بواتوە تایبەت بە تەورەکە هەوڵەدەین چەند تێبینیەک بخوێنینەوە یەکێک لەوانە ڕێبەر کەرکووکی نووسێتی تۆزێک ئاوەڕۆکان پان بکەنەوە زۆر تەسکەروەها ئەزوەر مزەفەر نووسیوێتی حکوومەت دەبێت پێشوەخت پلان دابنێت بۆ ڕێگریکردن یاخود کۆنتڕۆلکردنی ڕووداوە سروشتەکان کوڕی هەولێر نووسیوێتی پێویستە پێشوەختە پرۆژە و خزمەتگوزاریەکان بە باشی بکرێت و ئەو بودجەی بۆی دابین کراوە بەو شێوەیە تێکی نەدەن و بە دروستی تەواوی بکەن نەک دوای ڕوودا و خۆیان تون بکەن. بەڵێ پەیوەندی کتر لەگەڵماندایە ڕێناز لە زاخۆ سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ کاک ڕێناز. ئێواری باش؟ زۆر سپاس دەکەین ئێوارەت باش کاک ڕێناز. فەرموو. زۆر سپاس بۆ تۆش. نسبەت لافا و باڕەمبارەی و سەرانسەری کوردستانê بەڵێ ئەم داواتچین هەمی پێک بێت بارانên مەڵە پێک بێ و هەر کەسێ خەڵکی کوردستانê هەمی دێ نوێژە بارانێکین کو باران بێت یعنی مالێک تەر ببێت تانتارمەک تەر ببێت تشتێک تەر ببێت سیارە يعني بفرنت سيارنا تحست هات شكاية خدمات كيم ترخمة أم هيفي ورجاء شمية حريمة كردستاني كين أجدابة الهمي قضا وبارزجهة كردستاني بو هاريكاري هولاتيا بله وجا أفجا هر بارانا يبت يان بفر بت تشتك هبت حكمت بعد فرز بت هكا بارانا إت آفرانا بتن هكا بفرنا إت سيارنا تحستن هكا مثلا بس جامعنا بت سيارة نقول بت بجام دخلش حماية هايما كردستان تين هر تشتكى ريدانا كل جهة كهبت تقسيمنا كتول هوارا هاري كاريا بشتول هولاتيا ودباراش إسلام باش. سپاس بۆ کاک ڕێناز لە زاخۆ سەرخێڵ لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرخێڵ. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت فەرموو. زۆر سپاس دەکەین کاک سەرخێڵ. بەڵێ. بۆ تەورێڵ بژارگۆ بەڵێ لە کاتی بارانبارینە هەرێمی کوردستان تووشی لافا و بارانێکی زۆرە بێوانێت بەس لەم ڕووداوانەیە بەس خەڵکی فەقیر وەژار زیانێت دەکەوێت حکوومەتیش قەرەبوویەکی وایە ناکاتەوە وەک پێشتر بینیمان لە کەناڵەکان چەند ماڵی فەقیر لەسەر زادەکانیان حکوومەتی بێەوەی داوڕێکیان لێداتەوە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر با بەس دەکەن دەڵی با بەس بێتر خەڵکی فەقیر وەژار لە کاتی باران و ڕووداوە سروشتەکانە با ئەوڕێ دەوامداتەوە چونکە ئەوە ڕووداوی سروشتی و لەسەر حکوومەت پێویستە قەرەبووی و کەسانە بکاتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕێباز عەزیز لە سەر فەیسبووک نووسیوێتی هیچ بەرنامەیەک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتەکان هەروەها بێستوون ساڵح نووسیوێتی هەر کات حکوومەت توانی پرۆژەیەکی سەرکەوتوو لە کاتی خۆیدا تەواو بکات بێگەندەڵی دەتوانێت ڕوبەڕووی ڕووداوی سروشتی ببێتەوە. فەرمان لە سلێمانیەوە فەرموو کاک فەرمان. ئەو کارتان باش برا. زۆر سپاس دەکەین کاک فەرمان. فەرموو. حاڵتان باشن. زۆر سپاس دەکەین. بەڵێ. والله من ئەوەن قسەی ئەوە نەمانێ ئەڵە خۆزگە بە خۆزگایەتی خۆ ئەم خەڵکە ئەوەنە گلێ و گازندەی لە حکوومەت نەکردایە. بەڵێ. زۆر ماڵمان هەیە لەسەر چەمەکە خاوێنی کردووە ئەڵێ وەڵا حکوومەتیشم بۆ ناکە ئێبرا بەڕێزم بڕۆ بۆ شاخە خاوێنکە چیت داوا لەو چەمە. زۆر باشە کاک فەرمان ئەگەر لەگەڵمان بێنیتەوە بۆ ئەوی گوێمان لە تێبینی کاک مەروان بێ جواتر بتوانی وەڵامێکی بدەیتەوە بۆ ئەوەی جۆرێک لە گفتوگۆ دروستکەین لە نێوانتانە. سڵاو لێبێ کاک مەروان لە شەقڵاوەوە فەرموو کاک مەروان سڵاو لێبێ. ئێوارە
باش دەستخۆشتان لێکم بۆ بەرنامە بەڕاستی تەورێکی خۆ زۆر خۆشە. زۆر سپاس دەکەین کاک مەروان. کاک فەرمان باس لەو دەکات کە هەندێک لەو خانوانی کە دروست دەکرێن نزیکن لەو شوێنانەی کە بەرگەی ئەوە ناگرن کە ڕووداوێکی سروشتی ڕووبدات. وەڵامی جەنابەت ئەگە کاک فەرمانیش گوێی لە تۆ بێ. بڵێ ڕاستە، بەڵام ئەوەی کە من دەمەوێت باس بکەم لە شەقاوە بەڕاستی لەگەر مەوزوعەکەی کاک فەرمان جایە، بەڵام بە هەر حاڵ هەر لەگەر ئەوم کە خراپە و باش نییە زۆرە دروستکردنی ئەم جۆرە خانوانە. ئێستا لە شەقاوە زیاتر لە کاتژمێرێک و نیوە بێ کە بەفرە باری و بەڵام پرۆژەیەک هەبوو لە شەقاوە، ئەو پرۆژەیە دەبواە لە مانگی حوتی ڕابردوو تەواو بوو بێ. پرۆژێکی بوو زۆر بە کورتی کاک مەروان بۆی کاک فەرمان قسە لەسەرکە. پرۆژەکە هێنانی ئاوی قەندیل بوو، بەڵام ئێستا جادە و ڕێگاکانی ناو شەقاوە هەمووی خراپ بووە، بە تایبەتی شارەوانی شەقاوە و قایمقامی شەقاوە زۆر احتیمام پێ نادەن لە کاتی تەواوبوونی ئەو بەفرەش بەڕاستی کەشتیاران ڕوو لە شارەکان کەن. ئێستا وەزعی ناو شەقاوە زۆر خراپە. زۆر باشە کاک مەروان. با گوێمان لە کاک فەرمان بێ. کاک فەرمان وەک کاک مەروان باسی دەکات هەندێک لە بەشداروانیش باس لەوە دەکەن کە دواکەوتنی هەندێک لەو پرۆژانی کە پرۆژەی خزمەتگوزارین ئەمە وا دەکات کە کاریگەری هەبێ لەسەر ڕوبەڕوو نەبوونەوەی ڕوودا و سروشتەکان، واتە کاریگەری ڕوودا و سروشتەکان زیاتر دەکات لەبەرەوەی ئەو پرۆژانە تەواو نەبوون یان دواکەوتون. وەک قسەکەی کاک مەروان. زۆر سپاسی قسەکەیکم، خۆ قسەکەی زۆر لە جێی خۆیەتی و زۆر ڕاستیشە. منیش خۆ ڕاستە حکوومەت بەعزە ئیشێکی هەیە کە دوایەکە بۆ شێوەی کە نەتوانێت ئەو خەڵکە ئیشەکانی خۆی جێبەجێ بکە ڕوبەڕووبوونەوەی بارانیش وەڵی ئاو ئاگر ئامانی نییە، بەڵام خۆزگەی شەکان ژەوەرە زوو جێبەجێ بکرێ لەبەرەوە خەڵکانش کە لافاو لێنەدا. بەڕاستی خۆوەش هەر کێشەیەکە، بەڵام حکوومەت بەشی خۆی ئیشی هەر کردووە. وەڵی من هەموو ئیشێکی لێ چاکی لێ بینێت نازانم بەرانە بارێ لافاوێت لە هەموو شوێن تەلەفۆن نەکرێت ئاگرەکرێتەوە لە هەموو شوێنەڵێ ئاگر کەوتەوە ڕاکاتە دەستبەجێ بۆ ئەو شوێنە، بەڵام ئەگەر لە بەعزە کاتێکی شایشەکە دواکەوت هیلەی گازدەی نایە. بەڕاستی خۆ ئەو خەڵکە ڕێ لە ئاو ناگیرێ، ڕێ لافاو ناگیرێ. ئەو لافاو بەڵێ کاک فەرمان زۆر سپاس بۆ کاک فەرمان لە سلێمانیەوە. سپاس بۆ کاک فەرمان. بەڵێ کاک مەروان کاک فەرمان باس لەوە دەکات کە هاوڵاتیان گازندە و گلەییان هەیە لەوەی کە پرۆژەکان بەو شێوەیەن یان بەو جۆری کە دەڵێت نابێت ئەوە ڕەخنە و گلەیی هەبێ. ئەو پرۆژەی کە باست کرد ئەگەر زیاتر باسی کەیتابەت بوو بەچی وە بۆ تا ئێستا تەواو نەبووە؟ پرۆژێکی گەورەیە؟ زۆر بە کورتی کاک مەروان. بەڵێ پرۆژەکە گەورەیە، لە عینی کاتیش هاوڵاتیان بەڕاستی حەقی خۆیانە گلەیی بکەن و گازاندە بکەن و قسە لەسەر پرۆژەکان بکەن. بۆ نمونە لە شەقاوە کە ئەو پرۆژە هات خەڵک زۆر دڵخۆش بوو بە هێنانی ئاوی دەریاچەی قەندیل، بەڵام لە کاتی خۆی تەواو نەبوو کە لە کاتی خۆی تەواو نەبوو گرفتی بۆ دروست بوو. ئێستا شەقامەکانی ناو شەقاوە هەر هەمویان خراپن، زۆر خراپن، هەمووی چاڵی لێدرا، هەمووی خراپ بووە. ئەوە بەفری ژوا بەسەری دابارێ ئیدی لێرانە نازانم خەڵک ئەگەر گلەیی بتا گازان دەکا دەسەڵات یان بەڕێوەبەریان. زۆر باشە کاک مەروان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. عەلی لە کەرکووکەوە فەرموو کاک عەلی. زۆر سپاس دەکەین کاک عەلی. بەڵێ فەرموو. وەڵای بەنسبەت منەوە وەکو خۆم ینی ئەم ڕووداوسروشتیانە تەنها لە کوردستانی خۆمانە نیە، لە هەموو جیهانە شتانە هەیە. بۆ سەبەبی ئەبێت هەموو کات ینی خەڵکی وڵاتانی مەسەوە بەندە نووسیا و هەندی وڵاتی ئەوروپا مەسەبر برشێنە سەر شەقامەکان و خۆپیشاندان دژی ئەم ڕووداوسروشتیان. من بە قەناعەتی خۆم بۆ یانی ئەم شتە سروشتیەکە عامە هەموو جیهانەکرێت بەنسبەت وەکو عێراقش بە عام بە تایبەتی هەرێمی کوردستان هەڵێ وەکو هەولێر کە چەندە جار ڕووداوی وا سروشتی ڕووی داوە ینی بەڕێز پارێزگا کاک نەزات هادی هیچ درێخی نەکرد، ینی لەو سنوورەیە جێ دەستی دیار بوو هەموو کاتکەین بووە، ینی لە ناو خەڵکەکە لە ناو ساتەکەیا بووە، ینی شتێکی باشی کردو دوای هاوکاری معنەویش کراونەتەوە وەکو هاوکاری کراونتە بە زیانەکان چی بۆ ینی جارەوە بە دوقاتیان دراوەتەوە. ینی من شتێکی ئاسای بینم و ئەم شتە لە هەموو وڵاتەکان لە هەموو سروشتیان هەبێ. ئێجا یەکێ بینیشمێکە شۆنەگەریان بکرد برادێکە ناسم بە ناوی کاک ئەحمەد قادر نورەی خەڵکی نورێتی نورەیە لە چەمشەماڵەوە. من ئامۆزایەکم دراوسیانە
يعني باسم ببود اللي توركش كمية كتيرشم من عمزاكم دراسي مالي كاق أحمد في قادر نورية لا شمشمال زور يعني بناي باوشي آرام وبناو باوشي ريباز وبشدارين برنامجك توان جدا مقصد باسي بر أو روج برز باسي برز كاق منصور برزاني كايقوا كاق علي أتو كاشو هاي المتين بدين بۆ هەموو کەسێک ئازادە لەوەی کە چۆن پەیوەندیکەوە بە چ ناوێک پەیوەندی بکەوە ئاسایی بەڵام قسەکانی چۆن بێت مەبەستمانە زۆر بە کوردی کاک علی بۆەوەی کاک هێمن قسە بکات بەڵێ خۆی ئاسایشی برایانی یەکێتیە دوازدە وەرەقە ڕات بکەیت ینی باسی کاک منصور برزانی کە هەڵیە وای ڕات بکەیت بێت وەرەق ینی خۆ هەشت وەرەق لەو کەتەوە ئەگەر واش بێ بەس اینجا مەبەستمە ئیسا من ئەگەر چی لایانی بچی پێویست ناکات دژی حکومەت دژی مەسئولەکان قسەکەم ئەو نەمە خۆ من مەبەستمە ینی دابەزمە بەڵێ کاک علی زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت هەرچەنە نەدەبوو ئێمە ناوی کەسێک بێنین بەڵام من وامزانین بابەتەکەی هەر پەیوەندی بە تەوەرەکەوە هەیە من لە عەربەت فەرموو کاک هێمن زۆر سپاس دەکەین کاک هێمن فەرموو والله بقول ايش تكن كرمداني وزاد بەڵێ زاد عام هي او ايش إن كان چی ئیشێک کاک هێمن او اي كرمدان عرفنا خطوه بەڵێ لبر او اي ان او ان كان قاريه تخون واضح وين سپاس بۆ کاک هێمن لە عەربەتەوە دیارە بەباشی گومان لە دەنگی نەبوو باوکی پەیام لە چەمچەماڵەوە كاك شوانيواره باش زۆر سپاس باوکی پەیام لە سلێمانیەوە فەرموو باوکی پەیام زۆر سپاس دەستخۆشی تەوەرەکە لێکم زۆر سپاس دەکەین زۆر سپاس وەڵام من چەند تێبینیەک لەسەر قسەکانی کاگێ فەرمان باسی ماڵی کرد کە ئەو ماڵانە خەتای خۆیان کە خانوو لەسەر چەند دروست دەکەن بەڵێ دیارە لە هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵی خەڵک هەن نەکات کۆمەڵی بە سەدان خەڵکی فەقیر و هەژار و داماو هەیە دیارە ئەم خەڵکانەش پێیان خۆشە وەکو هەموو کەسە باڵاکان وەکو هەموو کەسە دەوڵەمەندەکان کە بچن لە ئاخر شوێنی ڕاقیە خانوو بکەن و بۆیان دروست کرێ بەڵام کە نەتوانن ئایا ئەمانە تاوانیان چییە کە ئەبێ بچین لەسەر شوێنێک خانوو بکەن کە سێنە لەوانەیە ئاوا کارەساتێکی سروشتی ڕووبان لەوێش وای گەورە ئەوانە نەگرۆکە دیسانەوە زەرەیان پێ ئەگات بەڵام من لەسەر کۆی پرۆژەکان لەگە قسە بکەین دیارە کاتێک کە پرۆژەیەک جێبەجێکرێ بەداخەوە لەلایەن حکوومەتەوانێ هیچ کاتی ئەمانە لێپرسینەوەیان لەگەڵان ناکرێت چونکە بۆ کاتێک کە ئەو پرۆژانە ئەکرێن دوای ئەوەی کە ئەکرێن زۆر بە ساکەتی وە کاتێکیش کە ئیسلامی ژەکرێت و هیچ کەسێک لێپرسینەوەیان لێ ناکە تەنها لە مەسەلەی ئاو و مەجاری و ئاو ڕۆژتانە هەمووی بەعام کاتێکیش کە لافاوێکی ئاوا دروستە بێت بەڕاستی کارەساتی لێ ئەکەوێتوانی و ڕاستە ئێمە بێ هەڕووی دەمان بکەیتە حکومەت لە وڵات ئێمە بەڕاستی خۆی ئەبێت تۆ گلەیی لە حکومەت بکەیت چونکە ئەمڕۆ حکومەتیش و کاری هاوڵاتیان بەڕێکا ئەی خۆ ناچین گلەیی لە کات فەرمان بکەین بەڕاستی من هەرەوەنەمە بوسپاسان دەکەم سپاس بۆ باوکی پەیام لە سلێمانی حاجی سەردار لە تەقتەقەوە زۆر سپاس دەکەین حاجی سەردار فەرموو ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەس بکەیت کایە زۆر سپاس کاگە چاوی کاربەدار ماچەکەم حەل لە دەرگاکەەوە هەتا سەرەوە زۆر سپاس دەکەین سپاس بەناوی هەموویانەوە حاجی سەردار سپاس دەکەین کاکە بە نسبەت شاری تەرسەقەوە من قساکەین ئێمە شاری تەرسەق زۆر بەعدە پەیوەندیان کرد بچێن کە گوایە حکومەت کەمتەرخەمەکەی لەوەیە سەرن بۆ نمونە مەجاری 5 کیلۆمەترە دراوە بە مقاولێک لە شارۆچکەی تەختەق کرا ئەو مەجارێک کە لەوە کراوە مەجارێکە خۆی لە مەحدودەکان نەکراوە بەتوبەتی نەکراوە بۆ ئەم لاسا و ئەم مارانە خۆیەکە ڕژێرە تاکە یعنی شتەکەن لایەن حکومەتەوە کەمتەرخەمەکەی 500 مەجارێکی کە بارانێک بێت ئەدە خەڵکی چۆلی ماڵەکەی خۆی چۆن کەمتە دەستناو بۆیتونیان بڕا لەوێ نەبینێت بەڵێ کاک حاجی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێن لە قەرەداخەوە فەرموو کاک بڵێن زۆر سپاس دەکەین کاک بڵێن دیارە ئەمڕۆ بەباشی گوێمان لە دەنگی پەیوەندەکانیە لەوە چێ پەیوەندی بە کەشوهەواکەوە هەبێ کاک بڵێن ئەگەر پەیوەندی بە شوێنەکەەوە هەیە شوێنەکەت گۆڕی بەباشی گوێمان لە دەنگن نییە کاک بڵێن بەڵێ دیارە پەیوەندەکەی پشترا بەداخەوە لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک توانە ڕێزوەکەی نووسیەتی پێویستە لەسەر حکوومەت ماستەر پلانی پێویستدا بنێ بۆ شارەکان محەممەد علی دەڵێت پێویستە حکوومەت پێشوەخت
فریایی ئەو شوێنانە بکەوێت واتە پلانی بۆ دابڕێژەی دیارە مەبەستی ئەوەیە کۆیان لە کفریەوە سڵاو لێ بێ فەرموو زۆر سپاس دەکەین کا کۆیان فەرموو ڕێزی کاکە لەسەر تەوەری بەرنامەکەدان دەست خۆشیدان دێسین زۆر سپاس کا کۆیان بەڕاستی کارەساتە سروشتیەکان وەکو باران و شتانە پرۆژەکانی حکوومەتیش ئەمە پێکەوە ناگومژێن بەڕاستی تاخێبوونی پرۆژەکان وەکارێکە بۆ ئەوی ئەم فەوزایە دروستگیرەکانی بارانە ئێستا ئەمە لە سفری لە قانونێکان شتەجێن کە گروپی کۆمپانیایەک دروستی کردووە ئێستا کارەکانی تەواو نەکردووە ماوەی 2 ساڵ دەبێت ئەلەساس کردامان بۆ بکەن تەواو نەبووە هەموو گەڕەکدانیشتوان کۆبوون و چون بۆ لای قایمخانیش وتمان کاکە ئەم جادەمان بۆ چاکەن سیر نەکراوە ئەڵێ ئەمە سەر بە سەر بە ئێمە نییە سەر بە کۆمپانیایە یعنی قایمخان کە شاری بەدەستا کە دەوری سەر وەک هەرێمە بینێت لە شارێکە ناتوانێت چارەسەری کێشە کرداوی گەڕەکێک لە گەڕەکانی شارەکەی بکەم ئەمە لەلایە بود لەلایە تریشەوە برادرێک کە پەیوەندی کرد کە فەرمان لە سلێمانیوەڵێ نادە خەڵکەوەنە گلەی هەبێت لە حکوومەت ئەی گلەی لە تۆ بکەین کاک فەرمان یا لە کاکی سوانێک وەکو تاکێک لە کۆمەڵگا گلەی لەوە بکەین ئێمە حکوومەتە کە ئەتوانین هەموو قسەکانمان بۆ بگەین ئێمە شەر قسەمان پێ هیچی کەمان پێ نیە خوا ئەوەشمان لێمە بکەین بەڵێ سپاس بۆ کاکۆیان لە کفرەوە سارا لە هەولێرەوە فەرموو سارەخان کاتتان باش زۆر سپاس سارەخان فەرموو دەستخۆشی بەڕانەکەتان لەگەڵ چاتان ماچەکە زۆر سپاس دەکەین وڵام نەڵێت حکومەت ڕەنگێک بیر خۆی خەفەتی ببێ بەخاطر جێ خەفانەکە جای ئەڵبەت پلانێکی بوو بە وڵاتەکەی چۆن ئەڵێ سەری ئەولێرە کردە هیچی تر بەگ نییە خەریب نەبوو 2014 لافاری 2014 لێبەرز بوویەوە هیوادارم لە حکومەتگوێی خۆی بکاتەوە و سەری وڵاتەکەی بکا بەڕاستی چۆن کۆمپانیەکان کارەکەن لە خانوبەرە و ڕێگاوبانەکانمان بێ پلان پێما حکومەتیش خۆی بێ پلان و گیر خەفەتێک کردووە چاوتانمانچەکەم و لایەوە خۆش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هاوڕێ لە سلێمانیەوە فەرموو کاک هاوڕێ ڕۆژیان باشین زۆر سپاس کاک برادرێکم پێش تەلەفۆنی کرد ئەڵێ حکومەت گلەیمان زۆر لە حکومەت دەکەین ئەی گلەی لە حکومەت دەکەین ئەی لە چی بکەین ئەڵێ کابرا شد هێنی کردووە نازانم ماڵی دروست کردووە خانی دروست کردووە ئاوی تێ شوە چی ئەمە ئەی چی بکە ینی پێم بڵێ ئەی ڕوو لە حکومەت دەکەن ڕوو لەکوێ بکەن ئەم خەڵکە کابراش پێی خۆشە هەی بێت جێ vێلایەکی دەقاتی بکاتەوە کاک هاوڕێ ئەمە تا چەند ئەگەر گوێت لێمانە کاک هاوڕێ تا چەند پەیوەندی بە ماستەرپلانی شارەکانەوە هەیە من لە سەرەتای بەرنامەکە باسم لەو کرد کە زۆربەی جار ئەو ڕوودا و سروشتیانە لەو گەڕەکانە ڕوو دەدەن کە کۆنن ئەمە تا چەند کاریگەری لەسەرەوە هەیە وە پێشنیازی ئێوە زیاتر ئەگەر گەمە لە پێشنیازەکانتان بێ حکومەتە یعنی یانەوەتە ئەندازیارەکان کە لەوێ ئیش دەکەن بچن بەلایەنەوە یعنی ئاوە ناکرێت ئەمە ئیش بەڕاستی یانی ئیشێکەکەن بەجێ هەڵن نیوە ناچڵ بەجێ هێڵن یعنی حکومەت لیان ناپرسێتەوە ئەیلت هاوار لە چی بکەن هاوار لە حکومەت لەگەڵ لە چی بکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاراس لە چەمچەماڵەوە فەرموو کاک ئاراس ئەم کاتە باش کاشوان زۆر سپاس دەکەین کاک ئاراس فەرموو دەستخۆشی بەرنامەکەدا لێگەم زۆر سپاس دەکەین وەڵای یەک پرسیارێک کاشوانجا فەرموو ئەی باشە ئێمە ئەی گلەی لە شوێ بکەین ئەو بەڕێزاڵێ گلەی لە حکومەت قەزاری میلەتە ئەی میلەتی داماو چی بکات قەینەعەم هەموو عەرزە بۆ هەرێکی نەفەر هەیە 4 مەتر عەرزی وەرگرتووە ئێ فەقیر بۆ وەرگیرەگری کات ئەمە چی حکومەتێکە ئەخر مشکلەکە ئەوەیە ئەم ئینە قسەکردنە هیچ کاریش پێ ناگرێت دەبا میلەت هەموو یاسن لە حکومەت بزانە هیچیان پێگرێ با دوێنێ و پێرە شەڕش تێبێ بێ بزانە ئەم کەسی شەڕەکە کەس شەڕ ناکات بەڕاستی ئەمە حکومەت نییە ئەمە هیچ حکومەتی نییە ئەوەی کە قسەش دەکات مادی ملیۆنی نییە 2 ملیۆنی هەیە وەڵام بەڵێ کاگەڕاست قەیناکە کاگەڕاست با ئەو تۆمەتە نەدەینە پاڵ کە سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نامۆگەردی نووسیوێتی پێویستە حکوومەت پلانی هەبێت بۆ هەر ئەگەرێکی سروشتی کە ڕوویدا هۆشدار فاروق دەڵێت حکوومەت و بەرپرسیارەتی بەلایەوە زۆر ئاساییە هەموو ملەتی داما و تیاچی هەروەها غازی فەیسەڵ نووسیوێتی سڵاو بۆ ئێوەی بەڕێز و سپاسی دەکەین دەڵێت ئاگادار بوون لە ڕۆژی 21 دوانزەی 2012 لە فاوێک نزیکەی 500 ماڵی ناحیەی دارەتووی گرتەوە بەداخەوە زۆربەیان تەنها ئەندامانی خێزانەکانیان بۆ دەرباز بوو ئێمە و ئێوە و هەموو لایەک لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندن زۆر مانگوتووە فرمێسکیشمان بۆ ڕشتن چونکە شایانی بەزەیی هاتنەوە بوون و بەداخەوە زۆربەیان
ماڵی فەقیر و هەژاران بوون جگە لە یارمەتیەکی بچووکی کۆمیتەی دارەتووی یەکێتی ئێستاش حکوومەتە کەم دەرامەتەکە ئاوڕی لێ نەداونەتەوە. حاجی هێمن لە سلێمانی فەرموو. حاجی هێمن ئێوارە باش زۆر سپاس. حاجی هێمن فەرموو. وڵی حەزەکەم سەرەتا بە چەند شتێ دەست پێ بکەم کاکشۆ بەڵێ بڕواتە بێ ناڵم میلەتەکە ئێمە هەر هەمویان نا بەس بەشیشکی چپڕی من خۆم دوو هیوایە بەردا لە داکە کابرا مردبوو زۆر سەرما بوو زۆر دوو سێ برادەرمات نەدەم خواسە کاتی مردنا یعنی ئەیعازبی داخەری و تەکبیریان بۆ خواکرد مەبەستم ناڕازیبوونەکەی خەڵکە جارێک کەش سڵفۆم کردەوە دوای چەند ساڵێک ڕۆژێک کەسێ مردبوو خزمی برادەرێکم بوو زۆر گەرما بوو برادریات مەوتی خواسە بەم گەرمایە وەختی سەرقەبران و شتە ئەسەما بۆ مرد جا من حەزەکەم یەک شتێ پێ بڵام نازانم ئەم برادرانی کە تەلەفۆنەکەن چیان لە ئەوروپا نییە کە زریان هەڵەسێکە لاپاو هەڵەسێکە هینە بێ شارێ وێرانەکات کاکە ژانەمە بەری ئەو شتە سروشتیانە ناژیرێت ئەمە کاک حاجی ئەگەر لەگەڵمان بێنیتەوە ڕەخنەکە تێگەیشتین ئەمە بە لەگەڵ توێ گوێمان لە تێبینی کاک هاوڕێ بێ لە گەرمیان بە ئەوەی بەڵێ فەرموو کاک هاوڕێ. ئەم کاتەتان باش زۆر سپاس کاک هاوڕێ. بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە و ئێمە دەمەوێت لەسەر گەرمیان قسە بکەم. بەڕاستی ڕێگەی نێوان ناحەی ڕزگاری کەلارکە ڕێگەیەکی چەند کیلۆمترێک دەبێت ساڵێک لە فەڕ هەڵ دەچێت و ئەو ڕێگەی قەدەح دەبێت و تەنها وڵاتی لەوێ تووشی زەرمەند دەبێت 2 ساڵ 3 ساڵە بێت لافاڵەتێ کەچی حکومەت ئێستا بیری کردوەوە ئەم ساڵ تازە چێک قیر و سایی زەکاوی نەگا 2-3 ساڵە خەڵک زەرمەند دەبێت. بەڵێ کاک هاوڕێ ئەگەر لەگەڵمان بێنیتەوە بە گوێمان لە تێبینی کاک حاجی هێمن بێ. کاک حاجی ڕەخنەکەی کاک هاوڕێ ئەوەیە دەڵێت چەند ساڵێکە ئەمە دووبارە دەبێتەوە ڕێگەی نێوان ناحی ڕزگاری گەرمیان. باشە وەکو ئەزم کردی شتەکە سروشتیە جەبەر لە ئیشی خوۆش ناژیرێت. ڕەخنەی هاوڵاتیان ئەوەیە کە پرۆژەکان دوا دەکەونەوە بەڵێ بەس کراوە کارە سروشتەکە دەوەجێ زۆر بەخۆت بێت ئەو بربەسەی کە لێا کراوە ئەو پردەی لێا کراوە ئەو سامانەی لێا کراوە ئەوەکە زیاتر بێت و زەرەر زیاتر بە ئەمە خوای گەورە بە قیاس نایبارێنێ بڵێ ئیم ساڵ 5 سانتیمتر دەبێتەوە ساڵێکەشە 5 سانتیمتر دەبێتەوە ساڵ هەبوو وشکە ساڵی بۆ ئێمە هەمومان لەم شارەیە ژیاوین گرانی بۆ وشکە ساڵی خوارەوانەیە بەڵێ زۆر سپاس ئەوەکە گۆڕاوە بارانێکی زۆرێتە خوارەوانەیە بیرفعل ئاسی بەڵێ کاک حاجی زۆر سپاس سپاس بۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت فەرموو کاک هاوڕێ ئەگەر تێبینیەکە هەبێت لەسەر قسەکانی کاک حاجی. بەنزستانی کە حاجی ئەڵێ شتەکە سروشتیەوە لەلایەن خودداوە هاتووە ئەی کاکە ئێمە بە ڕۆژێک ئاخڵەبی بە دوان ئاخڵ نەبین کێ ئاخڵە بین ئێمە ئەمڕۆ زانیمان لاپاو هاتووە بۆ بە سبەینە چاکی نەکەین پارە پێرە لاپاو هاتووە هەموو شتەکان چاک نەکراوە تازە ئیمساڵیش کە من خۆم لە دایرەیەکی حکومەتیە لە وەزاری ناوخۆم دەوامەکەم کارمەندێکی وەزاری ناوخۆم بەڕاستی چوونەتە بەر ئەو بارانە لەبەر ئەو بارانە بوونە نەمەتەریە نەشتێک لە هیچمان پێ نەبووە بەڕاستی تاکەی ئەم حکومەتە بیر ناکاتەوە لە کەسی فەقیر و فقرا بەڕاستی تەواو ژیان نەماوە لە کوردستانە تەواو ژیان گۆڕا و بەرەو خرابوونە ڕۆ حکومەت هەمووی بۆ گیفانی خۆی پەیایەکە هەموو کەسێکە حەوڵەدا بۆ گیفانی خۆیەتی. بەڵێ کاک هاوڕێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک سۆران سەدیق نووسێتی مەگەر بقەومێ بیری کەوێتەوە ئەمانە بەس نەوت بە شتی سروشتی دەزانن هەمووشیان فرۆشت. یارسان ئیسماعیلی نووسێتی پێویستە لەسەر حکوومەت پێداویستی و کارمەندەکانی بەرگری شارستانی زیاد بکرێن. بەڕێزان وچانێک و دێنە وڵاتان. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین ئاوات لە چەمسەماڵەوە فەرموو کاگاوات. ئەم کاتە باش زۆر سپاس دەکەین کاگاوات. بەڵێ خۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڕاستی تەوەرەکانتان هەمویان هەموو تەوەرەکانتان زۆر جوانە زۆر سپاس بۆ ئەم ببوورێنە ئەتوانی دووبارێکی تۆ مامزین دەربارەی چییە بە بەڵێ تەورەکە تایبەتە بە ئەرک و بەرپرسیاتی حکوومەتی هەرێم لە ڕوبەڕۆبوونەوەی ڕووداوە سروشتەکان بە تایبەتی لە ئێستادا کە شەپۆلێکی باران و بەفربارین ڕووی لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان کردووە کاگاوات. بەڕێزی وەڵی بەڕای من حکوومەتی هەرێم هیچ شتێکی بۆ ڕووداوانە جێبەجێ نەکردووە لە هەنێ شوێن هەیە ماڵە فەقیر زۆرە هیچ خزمەتگوزارییان بۆ نەکراوە تو لە ناندوشن بە تایبەتی شارە گەورەکان وەکو هەولێر هەموو کە سێبینیە کە چۆن بوو
سعرە کەوتە سەرا و اینجا ئەبێ شارە بچووکەن چەند ماڵ هەیە فەقیر ئێساکە ئاوشت ئەچێتە ناو ماڵەکانیانەوە. اینجا منش داوا لە حکوومەتی هەرێمەکەم بۆ ئەم شتانە بۆ ئەم ڕووداوە سروشتانە بەرنامەیەکی هەبێ. من دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم و زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ستار لە بنەسڵاوەوە. فەرموو کاک ستار. ئەم کاتە باش. زۆر سپاس کاک ستار هەموو کاتێکت. دەستخۆشی بەرنامەکە لێکەم. زۆر سپاس دەکەین. بەڕاستی تاگەکەناوە خەم و پەرژاری هاوڵاتیان بخاتە ڕوو. سپاس دەکەین کاک ستار لە خزمەتی ئێوە داین. زۆر سپاس. وەڵای تر ئیشەکانی حکوومەتدار ئاوهایە ینی شوێنە نییە بڵێ کە ئیشێکی باشی تیا کرابێ. بەڵێ. تو دەستخۆشتان یەکەم بۆ بەرنامە زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. ڕاوان کوردی نووسیوێتی پێویستە حکوومەت هەندێک ئاگای لە فەقیر بێروەها هەرمان غەفور دەڵێت ئەم حکوومەتەی ئێمە لە کاتی ڕووداوە سروشتەکاندا هەست بە کەم و کوڕەکان دەکات کە کردوونیتی ئەروەها بەرزان خێدر نووسیوێتی هەندێکی تر داهێنەر زیاد بکات ڕوبەڕووی هیچ نابینەوە. جوتیار لە کەلارەوە سڵاو لێ بێفەر بوو. خەلیل محەممەد نەجوتیار لە ڕزگاری کەلارەوە. کاک خەلیل لە کەلارەوە؟ ڕزگاری کەلار. ببوورە کاک خەلیل لە ڕزگاریەوە. فەرموو کاک خەلیل. وەڵام پرسیارێکمە دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. سپاس دەکەن کاک خەلیل. فەرموو. دەستخۆشی لەو برادەریشەکەم کە باسی جادەکەی بین ڕزگاری کەلاری کردەوە باسی کەم. بەڵام ئێمە مەشروعێکی گرنگمانەیە. ئەو مەشروع لە کاتی با بڵێن ڕژەمی بەعسا کراوە مەشروعێکی جوان گرێوانچێ بۆ دێهاتەکانی با بڵێن ناو جەنگابات. چییە ئەو پرۆژەیە کاک خەلیل؟ ئەو پرۆژە مەشروعەکە ئاوتداچێ بۆ جوتیارەکان. جوتیارەکان چەند دێهاتێک بەسەر ئەو مەشروعەوەژێ. بەڵێ. ئێستا ڕاستەوخۆ زێرابەکەی ڕزگاری کەلار ئەو مەشروعەوە بەدەیان جوتیار و ماڵ و ماڵی تایە ئەو ئاوا حرام بە لە هەموو کەسە ناتوان تەنها دەستش لێ بکەن. بەڕاستیان کارێکی زۆر راشیاوە داوا پەیوەندیدارەکەن حکومەت دەسەڵاتدارانەکەی کەەوە ئاوەڕێ باتەوە لەو مەشروعە ئەو زێرابەی کەوا ئاچێتە ناو مەشروعەوە چارەسەرێکی وەردۆزنەوە. بەڵێ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەرکان لە هەڵەبجەوە. فەرموو کاک ئەرکان. فەرموو کاک ئەرکان. زۆر سپاس دەکەین کاک ئەرکان. فەرموو. دانەوە سەرکار ئەرکان نییە داوا لێ بردەکەم بەغەڵت نووسراوە. کاک سەرکار فەرموو کاک سەرکار ببوورە. جا من دوو قسە ئەبوو لەسەر ئەو کاگرین حاجی لە سەماحی وازێ. بەڵێ. ئەو قسەی جوانی گەڕاستەکە بەڵام ئەو گەرمیان نازانم گەرمێت نازانم ڕاستەکە یعنی ئارەپاتی شتێ لە دەستی خوای لە دەستی ئەمان نییە کە شتێ خوایان ناتێش ناتوانێت ڕێگەی لێ بگری. ئەو ڕێگەی ژەڵێ من لە گەرمیان نازانم لە وەزارەتی ناوخۆ دەوامەکەمێ بەقوربان تۆ خۆت پارەوەرگ ئەوەی ناگرین لە بەرباراناوەسی ئەبێ شتێک پێ اینجا پارەوەرگری. بازی ئەوی نەبێ مەسەرەن ئەگەر من ئیسلەمالە ئەڕەنا بەڵام تۆ چووکە کارمەندێکی پێویستە بەشی ئەو پارەی کە وەکێگری مادەبی من پرۆژنەیە بۆ ئەو پیاوە بەڵام ڕاست حاجی هێنە دووازانم قسە زۆر جوانی خۆیان هیچ بەڵێ سپاس بۆ کاک سەرکار لە هەڵەبجەوە. کاک حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. فەرموو کاک حەمید لە هەولێرەوە. ئەلۆ. بەڵێ کاک حەمید گوێمان لە دەنگتە. فەرموو. ئەو کاتتان باش لە پایتەختەوە. زۆر سپاس دەکەین کاک حەمید هەموو کاتێک فەرموو. سەبارەت بە ڕەخنەگرتن ما هاوڵاتیان مافی خۆیان دەکە ڕەخنەگرن بەڵام ڕەخنەکە بنیادەر بێ. یعنی سەبارەت بە دەسەڵات بێ بە حکوومەت بێ بێ بە خودی هاوڵاتیشەوە بێ. یعنی تۆ دەبێت بە یەکسانی ڕەخنە بگری. یعنی ئەگەر ڕەخنەگرتن نەبێت چۆن بەرەو پێش دەچێت. تۆ دیارە کارەساتی سروشتی هەیە لە هەموو دنیادا. بەڵام تۆ ئەیکوا وەکو جەنابت دەڵێ ماستەر پلان کوانە دیزاین تۆ گەڕەکت بۆ من دروست کردووە شەقامت بۆ من دروست کردووە شارەکە دیاری نەکردووە نایبەتێتەوە بە سەرتەری شارە من دەبێت کارێک تەکسی بدەم ئەیکوا خەتی هێڵی جیاکردنەوەی
سیارەی ئسعاف سیارەی پۆلیس کاکە چۆن پێ هاوڵاتی دەکەوی یا ئاوڕۆ دروست کردووە ئاوڕێ منهۆڵێکی بچووکە دروست کردووە نازانی کونەڕێویە کونەگورگا ڕێی تێوە ناچێ گورجی تێوە ناچێ خۆی بەشی ئاوڕەکە ناکە لافاویش دێتێتە شوێ باشە هاوڵاتیش هەی تۆ گەڕەکی تەجاوز دروست دەکەی کۆڵانەی تەنگ دروست دەکەی کەرو ڕۆژکەکای تێدا ناڕوە کەرو عەرەبانەی تێدا ناڕوە هەی بایانی دێتە سەر زادە بەرەی زادە قەپات دەکەم و بەردەفرچە دەکەی ئەڵە حکومەت خزمەتگوزاری ڕناگرێ کاکە هیوادارم لەمە دووە یا حزب خزمەتگوزاریمان بۆ ناکە کاکە هیوادارم لەمە دووە چیتی بە منمنۆچێ و خۆبرنەتێش و یعنی خۆشیاندن لەسەر خۆدەوڵەمەندکردن لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان کار نەکرێ یعنی ئێمە چۆن ئەو وڵاتە دروستکەین ئەگەر بێت لێستا خەمی خۆمان نەخۆین کاک حەمید ئەو ڕووداوە سروشتەیە کە ڕوویدا لافاوەکەی هەولێر هەروەها لە گرمیان بۆی قسە لەسەر ئەوە بکەین و لەسەر ئەوە بکەین کە چ پێشنیازێکتان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕووداوی سروشتی لەم جۆرە ئەگەر بمێنیتەوە لەگەڵمان بۆی گوێمان لە تێبینی کاک محەممەد بێ لە گەرمیانەوە دواتر دەگەڕێن وڵات فەرموو کاک محەممەد ئەگەر گوێت لە قسەکانی کاک حەمید بوو بێت باس لە ئەو ڕێگە چارانە دەکات کە چی بکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڕووداوانە فەرموو ئەم کاتتان زۆر سپاس کاک محەممەد بەڵێ فەرموو بەڕاستی من پێشنیارم وایە بۆ حکوومەت پێشنیاری پێشوەختی بێکە لە هەموو ڕوودا و لافایەکدا پێشبینی ئەوە بکات کە ئەو ڕێگایە خراپبووە ئەم ساڵ بۆ ساڵی کە چایکە لە هاوینە هەروەها ئەو کۆڵانێ قیتا و خەڵی کەناوە پێویستە چاکیکا بەرەوکاتی زمستان نەچێت هەروەها دەستخۆشی لەو برادەرە بەڕێزەی دەکەم لە گەرمیان کاک هاوڕێ تێبینێکی جوانی هەبوو ڕاستی ئەو لافاوە هەموو ساڵی ئەو ڕێگەیە قەدع دەکا کاک محەممەد کە لە عەڵەبجەوە ئەڵێ ئەو برادەرە کاک محەممەد بەگرێ و پارە وەرەگرێ ئەبێ پێویستە بەڵێ کاک محەممەد تا چەند ئەو ڕووداوە سروشتەیە کە لە گەرمیان ڕوویدا پەیوەندی بە ئەو پرۆژانەوە هەبوو کە لەو دەڤەرە جێبەجێ دەکرێن یان جێبەجێ نەکراون تا ئێستا بۆ ئەوەی کاک حەمیدیش قسە لەسەرەوە بکات زۆر بە کورتی پەیوەندی بۆ پرۆژانەوە بووە کە جێبەجێ نەکراوە دەستی پێ نەکراوە دروست نەکراوە چونکە ئەوە چەند ساڵێکە لاپاڵەستێ حکومەت پێشبینی هیچی نییە بۆ هەموو ساڵی لاپاڵەستی ئەو ڕێگەی قەدع بێت بەڕاستی من ئەمەیە باسی متری 2 متری سەر قیرێکی ناحی ڕزگاریتان بۆ بکەم کە قیرێک بوو هەڵدڕابوو 2 متر بوو مدەی 15 هەڵدڕابوو 2 مانگ پێوە خەریک بوون ئەو 2 مترە نەیانتوانی پڕتەوەنەوە زۆر باشە کاک محەممەد با پێکەوە گوێمان لە تێبینی کاک حەمید بێ لەسەر ئەو قسانە فەرموو کاک حەمید بەڵێ برای من زۆر ڕاستە لە ڕێگابانەکانی دەرەوەدا بکەن بۆ هەڵسۆڕانی ئاهۆشنانی کە مێرگن ئاو دەگرن بزانێ ئەو مهندیسە چ تێکەڵەیەکی تێ دەکات چۆن پێشگیری لەوە ئاوا دەکات لە شوێدا پر دروست دەکات تۆ کە پردێک دەستێری بۆ مهندیسە بۆ ئەندازیارە بۆ مقاولە کە دەڵێ من دەسارە گەڵابەی بەسەردا تێپەر دەکەم بەڵام دەڵێم ئەوە پارە وەکو هیتلەر ئەوە پارە ئەوە شیش ئەوە مهندیس بەڵام ئەگەر ئەو پردە تەواو بوو من دەسارێ دەمەری بەسەردا تێپەر دەکەم دەبێ خۆت لە زێر ئەو پردە ڕاگۆسی بۆی لە پێش هەموو خەڵکێکەوە بەسەر سەری خۆت دابڕوخێ بە مقاولە پێوەندی بە حکومەتەوە پێشبینی ئەوەی نەکردووە ئەو ڕێگەیە لاپاڵ چەند ساڵێکە لاپاڵەسێ لەو دەڤەرە و لەو ڕێگایەدا پەیوەندی بە حکومەتەوە پەیوەندی ئەندازیارەوە نییە ئەمە بۆ پێشبینی حکومەت نایکات بۆ یعنی تاکەی کە لە لاپاوەکەی ئەم دوومانە بابوو چەند گوندێکی دەڤەری گەرمیان تەواو ماڵیان ڕووخا بوو چوونە سەر ملەویاڵەکان دانیشتبوون تاڕێ حکومەتیانە کردانی وەشە هەواڵەکەی بڵاوتوە کەس نەچوو بوو حکومەت بەلایەوەدەی حکومەت بۆ حکومەت لە کوێ بوو ژیان هاوڵاتیانیش دەبێت بە پێڕێن ماکانیش کە تۆ دەچی خەسالە دروست دەکەی ئەو سەولمە لەو ڕووبارانە هەڵدەگری ڕێڕەی لاپاوەکە دەگۆڕی دوایی کە لاپاو دێت چۆن پێشگیری بکات تۆ بە ساڵ تۆ لەم هەڵدەگری بار دەکەی ئەوە دەبینی لە وێنەکەدا ئەو شۆفۆر لە ناوێدا تەقیوە کاکە ژیان ئارەتەی ئاوەکە دەگۆڕی دواتریش ئەو گەڕەکانە کە تەقسیم کراون بە هەر چواردۆرێکدا بۆ بە هەر بیزماڵێک ئەو کۆڵانانە بە نازانستیانە بەش کراون کە دەبێتە هۆی ئەوەی بە هیچ شێوەیە پێشگیری لەو ئاوە نەکرد زۆر باشە کاک حەمید بەڵێ زۆر سپاسانەکەی سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە وەروە کاک محەممەد لە گەرمیانەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هەرێم پشتدەری نووسیوێتی ئەرکی حکوومەت ئەوەیە بودجەی خەڵک نەخۆن و بۆ ڕوبەڕووبوونەوەی کارەساتە سروشتەکان بەکاری بێنن ڕاستە کاری خوای گەورەیە ئێمە شوکرین بەڵام ئەوە بەس پێویستە حکوومەت سەرجەم خزمەتگوزارەکان بە ئەنجام بگەێنێت هەروەها هەڵوان نووسیوێتی شتێک لەگەڵ حکوومەت باس مەکەن کە باسی پارە سەرفکردن بێت چونکە ئەم حکوومەتە بەس دەزانێت پارە بشارێتەوە نەک سەرفی بکات بەڵام پەیوەندی کتر لەگەڵماندایە
پەیوەندیەکی تر لەگەڵماندایە؟ ئەلو سۆران لە هەڵەبجەوە. فەرموو کاک سۆران. کاکە زەحمەت نەبێ ئیمڕۆ سەردانی سزی سلێمانیم کرد من مواجە بوو. بەڵێ. ئایا حکومەت ناتوانێت باش بک بۆ ئەو کەسانەی کە ئەیان کاتە دەرەوە سزمیەکانی سلێمانی کە ئەچنە دەرەوە بۆ ناو خەڵک. دوای ئەوە بۆ لەبەر ئەو باران و سەرما و لە ناو ئەو ستایلوە ئەو خەڵکە ڕائەگرێ بۆ سەرما نایان کاتە دەرەوە دوای ئەوەش کە ئەتان کاتە دەرەوە دوو سێ شوتەدا ئەنێن بە پاڵ و بە بۆک و بە قسەی ناخۆش خەڵکەکە پاڵەنێنە دواوە و من ڕێزم هەیە بە قورعان پیاوێکی پیر مناڵێکی پێبوو زۆر مەحاوەلم کرد ئەو مناڵیان کردە دەرەوە یعنی لە ناو خەڵک ئاسان دەم با ئەمە بچێتە بەر کابێکە بڕواتقەی ناکە ئێمە بابوون داواکارم لە ئێوە بڵێن یعنی ئەو کەسانەی کە خۆیان ئایا 2000 3000 کەسە تزمی یەکی باجێکیان بۆ بکەن کە باجەکان چوە ژوورۆ ئیتر نەیگەرەکە ئەو خەڵکە 2 سەعات یا سەعاتێک پێ چارەک ڕای بگرن لە دەرەوە بێ. بەڵێ کاک سۆران زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. هونەر لە سلێمانیەوە فەرموو کاک هونەر. ئەلۆ بەڵێ کاک هونەر گوێمان لێتە فەرموو. سپاس بۆ تەوەرەکەتان دەستخۆشیتان لێ یەکەم. زۆر سپاس بۆ تۆش فەرموو. وەڵی ئێستا بۆ نمونە حکومەتی هەرێم لە ئیشەکانیە لە هەموو ئیشەکانیە یعنی بەڕاستی کەم تەرخەمە ئیشەکانی بەڕاستی جێبەجێ ناکرێ ئەو پلانانەی کە لە شاری سلێمانیا ئەو ئیشانەی کە ئەکرێ هەموو بە نەقوستانی ئەکرێ ئیشەکان هەموو نەقوستان ئێستا بۆ نمونە ئێمە گەڕەکێکی ماڵان لە هەواری شارە گەڕەکێکە تازە جێبەجێ ئەکرێ لە پلانەکانیانە ئاوکەیەتەوە لە سەری منهۆڵەکەەوە لە پشت مەکتەبی هەواری شارەوە لە سەری منهۆڵەکەەوە ئاویەتە دەرەوە یعنی بەڕاستی ئەمە جێبەجێ نەکردنی پلانەکانیەتی بە مەزبوطی حکومەتی هەرێم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سەردار لە قەزای خەباتەوە فەرموو کاک سەردار. سلام عەلەیکوم. زۆر سپاس دەکەین کاک سەردار فەرموو. دەستخۆشی ئەو بەرنامە دەکەن براجم کوی باشی. زۆر سپاس دەکەم فەرموو. ڕای بە نسبەت حکومەت بەڕای منە میشەوەک و وەکو هەموو ئەو برادرانە گوتان هیچ نەکردێ بۆ ئەم میلەتە. بەڵێ. وەچی گوتی سەیری ڕێگەبانەکان دەکەن یعنی یەک پشکە باران یەکسەر کونی ئەو نەدێرەوە سپارە خۆلی ڕات وەردەگەڕێت. بەڵێ لێ بدای وەردەگەڕێت یان تەکرێکی لە من دەتەدرێت بە قوما و حادیسان بەسەر هاتیە. هیچی نەکردێ بۆ ئەم میلەتە ئەم حکومەتە. کاک سەردار ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە بۆی گوێمان لە تێبینی کاک سەردار بێ لە سلێمانی. فەرموو کاک سەردار لە سلێمانی. ئێوارە باش کاکە شوان. زۆر سپاس دەکەین کاک سەردار. کاک سەردار لە قەزای خەباتەوە پەیوەندی کرد دەڵێت حکوومەت هیچی نەکردووە بۆ هاوڵاتیان و باس لەوە دەکا کە ئەم ڕووداوە سروشتیانە دەبێت ئامادەسازی بۆ بکرێ بەڵام هیچ نەکراوە خۆی دەڵێت. تێبینی جەنابەت. کاکە شوانە وەڵاهی حکومەت درێخی نەکردو لە بەعض شتەکان بەڵام کارەساتی سروشتی هەمومان نەزانین ئەوە بوو پارەکە لە ئەمریکا چی کرد لە یابانە چی کرد ئەم ساڵ لە ئەمریکا چی کرد. ساڵەکانی هەشتاکان ئەگەر جەناب بەبیێت دەسارێت بۆ سەر سارە لە نێو سلێمانیە کارەساتی سروشتی پێشبینی ناکرێت لەبەر ئەوەی کە کات خوای گەورە خۆی ئەزانێت مەسەڵەن کەم و زۆری باران چۆن نەبێت ئەم مەجاروینەکان و ڕادەکە هەندێکی کەم و کوڕی تایە بەڵام منی جەرمۆ بۆ کۆمپانیەکان و داوای ئەوەی دەکەم کە ئینشاڵڵا جارێکی کە بەو شێوەیە کەم و کوڕی بەجێیان نێڵن. بەڵێ کاک سەردار تێبینی تۆ کاک سەردار لە خەباتەوە. برای بەڕێزم تەماشای حکومەتی ئێمە دەزانین چ دەکاتن پرۆژەکانی هاوینان دەغاتە زستانان ئەگە بەس پرۆژەی ڕێی خەبات لۆ هەولێتان بدید و چەندەها حادیسە بەخۆم یعنی بەخۆم لەسەر حادیسای بوویمە سایق پەشیوتە دەرێ لە سەد باڕێ بەو بارانەی ئێ باشە مەحقولە یعنی حکومەتێکی گەورە و گران وەکو بودجەیەکی ئەو نەزە بەڵاحی هەبێتن کارەکانی هاوینان بخاتە زستانان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دوا تێبینی تۆ کاک سەردار لە سلێمانیەوە فەرموو کاک سەردار. کاکە شوانجیان وەڵای من هیوادارم حکومەتی هەرێم ئەو ماڵانەی کە زەریان نێکەوتە ئەوانەی کە فەقیر و هەژارن بە تەئەتی کەوانە زەریان نێکەوتە هیوادارم قەرەبیان کاتەوە بە زووتنی کات چونکە ئەوانە کە ئەوی کە ماڵانە کە ئەویان تێچ ئەو ماڵە هەژار نشینەکانن بە تەئەتی چونکە ماڵێکی ئەگە کابرایە سەرمایەدار و دەوڵەمەند بێ بۆ شێوە دوورتی ناکە کە ئاوای دەبێ هیوادارم حکومەتی هەرێم ئەو ڕێکیانە باتەوە و قەرەبیان کاتەوە دەستخۆشی بەرنامەکە دێت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دوا پەیوەندیمان کاک جەمال لە شارە زوورەوە فەرموو کاک جەمال. کاک جەمال لە شارە زوورەوە. ئەم کاتەدا باش. زۆر سپاس دەکەین کاک جەمال ئەگەر بە کورتی هیچ کە شانسی خۆتە دوا پەیوەندیە فەرموو. زۆر سپاسان دەکەم. سپاس بۆ تۆش. دەکەم بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێکی نییە نە بۆ پرۆژە چاکەکان نە بۆ خراوەکان نە بۆ سروشتیەکان
پرۆژای ئەو پرۆژانەی کە حکوومەتی ئێمە جێبەجێەکە هەمووی بەنیوە ناچڵ لەبەرەوەی کە مهندسێک ئەندازیارێکە نێرنە سەرپەرشتیاری جادەیەک پرۆژەیەکی ئاوەڕۆبێ هەر پرۆژەیەکی ئەمڕۆبێ لە ژێرۆ ئەیەن بە مەسوولێک و مەسوولەکە خزمی خۆیەتی ئەندازیارەکە ڕێچاوی خزمەتەکەیەکەوەی ترەوە میلەتەکە لە پێناو ئەوانە بۆ سوتەمەنی و هەرچ دەمیژەکە دۆڵی کاکە کاورا ئابە بڕۆ خەڵک گەندەڵی قوبوڵ ناکەوچی خەڵک ناڕەزای خۆیان با بە خەڵک ناڕەزای بەڵێ کاکجەمال زۆر سپاس ناکرێت زۆر سپاس بۆ کاکجەمال لە شارە زۆرەوە کە دوا پەیوەندیمان بۆ بەڕێزان تا سبەینێ هەمیشە لە خۆشی دابن